مێژوو پڕە لە نمونە من تەنها بە سادەیی نمونەی پیاوێکی پایەبەرزی ئەم کوردستانەتان عرض دەکەم کە هەرچ کامێکمان مەینەتیمان لە خوێندنا بینی بێ چەندە لە قسمی داخلی ژیانت ناڕەحەت بێ یەک لە سەردەی ئەو پیاوە بەڕێزە لێ بەسەر نەهاتوە لە نەبوونی و نەداریدا. پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی باسی خۆی دەکا و کاتانی کە لە فەقیهەتیدا وەکو ئاستی قۆناغی ئامادەی ئێستاوا بووە لە مەنتیقەی مەریوان بووە لە غوربەتە بەبێ موبایل بەبێ ئەوەی تەلەفۆن لەگەڵ کەسوکاری بکە 1 ساڵە باوکو دایک و کەسوکاری نەبینیوە تەنانەت دڵە هیچ فرسێک لە جیفانماندا نەبوو پەنابادێکی ئێرانی لە جیفانمان نەبوو واللهی 3 دانە مانگ لە لای مامۆستایەک لە گوندێکا خوێندم هەموو خواردنەکەم لەگەڵ ڕەفیقەکەمدا 3 کولێرە بوو بەیانیان کولێرەیەک نیوەڕۆ کولێرەیەک ئێوارە کولێرەیەک ئەو کولێرەیەش بەس گەنم و جۆی تێدا نەبوو هەموو شتێکی تێدا بوو گەنم و جۆ نەبێت چونکە گرانی بوو هیچ پێخۆرێک تەنانەت شیرێک ماستێک نهاتۆتە سەر لێوم 3 دانە مانگ شوێنی خەوتنیشم گۆشەی مزگەوتێک بوو چونکە کاروانچی شەوان داهاتنە ناوێەوە ڕۆژێک کە تیشکی خۆرەکە داهاتە ژوورەوە ئەسپێ وەکو هیندە فڕی ئەسپێ و چێچ هەموو شەوێ گۆشتەکەمیان دەپسڕی دەمگوت بەیانی دەڕۆم بەڵام هێندەم دڵ بە خوێندنەکەیم خۆش بوو دەمگوت نە هەر ئەبێ خوێندنەکە تەواوکەم بەویستی خۆ یەک جار چوومە دەیەکی مەریوان ژنێک برنج بە شیری بۆ داناین دەستم بەرز کە دەوتم خوایە مەم کوژە هەتا ڕۆژێ ماڵ و حاڵێکم دەبێ و تێر برنج بە شیر دەخۆم لە ژیانمدا چونکە ئەوەندە دەمێک بوو برنجم نەخوارد بوو بەو حاڵەوە خوێندی بوو بەو پیاوەش ئەگەر لە ئامادەی وابوو بێت لە خوێندکاری دکتۆرا بووە لە میسر ئەڵێ لە ژێرزەمینێکا لەبەر بێ پارەی و بێدەرەتانی مامەوە بینایەکی هێندە کۆن بوو 90 ساڵ بوو دروستکرا بوو ژوورێک بوو تاریک و بۆگەن بۆنی زێرابەکەی دەهات بەسەرما هیچ کەسێ لە هاوڕەکانم کە دەهاتن بۆ لام نیان دەتوانین دەدەقە لەلام بمێننەوە 2 دانە ساڵ 2 دکتۆرام لەو ژوورەدا تەواو کرد خواردنیشم سعات 9 بەیانی لە نوێژی بەیانیەوە سەعیم دەکرد و دەمنووسی هەتا سعات 9 پارچەیەک نان و پەنیرێک نیوەڕوانیش بۆی مەسرەف نەکەم نانم نەدەخوارد ئێوارەش پەتاتەیەک و تەماتەیەک لە ماوەی 2 ساڵە چەندین جار فلسێکم پێ نەبووە پارەیەکم پێ نەبوو لە وڵاتەیە لەو غەریبایەتیە لە ماوەی 2 ساڵە 2 جار لە 2 زانکۆش دکتۆرای خوێندووە 2 نامەی دکتۆرا نامەکەی ئامادە کردووە ئەڵە خەڵکی خانوویان دەگەڕ ڕەفیقە کوردەکانم دەوڵەمەند بوون بە 150 جونەی من لەبەر نەداری بە 8 جونەی دەمگرت بەڵام هیچ کەسێ تەحەمولی نەدەکرد 2 سعات لەو ژوورە لەگەڵ من بمێنێتەوە 2 ساڵ ئەو ناڕەحەتیم چێشت لە پێناوی خوێندنە شتێکم نووسی بوو لە پشت سەری خۆمەوە ڕۆژێک دەبێ مستەفا پێت دەڵێن چیت خوێندووە کەس پێت ناڵێت چیت خواردووە چیت خواردووە تەواو دەبێ هەر چیت خوارد بێ پاقلە بێ ئەم پاقلاوە بە خوال تامەکەی دەبڕێتەوە بەس چیت خوێندووە و چیت بەدەستێناوە ئەو پیاوە بەو نەداریە بوو بە پرۆفیسۆر هەتا لە بەغا بوو ڕۆژگارێک سەدام حکمێکی دەرکرد بوو هەموو کەس خانە نشین دەبێت لە عیلما بەس مستەفا زەڵمیش خانە نشین نابێت خانە نشینی نایگرێتەوە ئەوەندە عیلمەکەی بەهێز بوو ڕۆژە نەبعسیش بوو نەت سەریشی بۆ دەسەڵاتی وێنەوی کرد کە هات شەوە کوردستان ئەم سەرۆکانەی خۆمان مەمنون بوون مستەفا زەڵمی سەلامێکیان لێ بکە ڕۆژێکیش حیزبایەتی نەکرد لە ژیانیدا بۆیە بەڕێزەکانم خوێندکارە خۆشەویستەکان بەس خوێریکی خوێندن بن خوێندن هێزە خوێندن و زانست و شەهادەی بەرز ماڵە سامانە ئەم قۆناغەتان بەویستی خوا تێدەپەڕێ بە هیچ شتێک لە خوێندنەکەتان سارد مەکەنەوە هیچ کەسێکیش نەتانکا بە پەیژە و چونکە عالەمێک هەیە فێر بووە هەر شتێک بوو دەیەوێت خۆی هەڵبژێرێ خۆ دەردەخا و لە دوای ئێمە هەر دەخینەوە خوارەوە ئەوش بۆ خۆی دەگاتە کورسی و کولێرەی خۆی ئاگاتان لە خۆتان بێ بەس دڵتان لە خوێندنەکەتان ئیمانەکەتان ئەخلاقە بەرزەکەتان زمان پاکیەکەتان نەخەڵەتێن